گۆڕانکارە سیاسیەکان لە ساڵی 2022دا بە شێوازێک بوون کە تەنانەت قەرەبووی ئەو دو ساڵی سەردەمی ڤایرۆسی کۆرۆنایان کردەوە وەکو باسی لێوە دەکرا کە ڤایرۆسی کۆرۆنا قەیرانێکی ئابووری تەنانەت زۆر جار سیاسیش باسی لێوە دەکرا هێناوێتی ئاراوە لە 2022 پرسە سیاسیەکان ئاراستەیەکیان وەرگرت کە کاریگەریان لەسەر تەواوی جیهان دروست کرد بەنمونە هەریەک لە شەڕی رووسیا و ئۆکراین کە تا ئێستاش بە معلقی و هەڵواسراوی ماوەتەوە خۆ پیشاندانەکانی عێراق لەم سەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دواتر بۆی کە حکومەتی عێراقی هەڵبوەشێتەوە و کابینەیەکی نوێ تشکیل بێت بەڵام تشکیلکردنی ئەم کابینەیە زۆری ویست تاوکو حیزبە سیاسیەکانی لەسەر مێزی گفتوگۆ و لێک تێگەیشتن و سازان لەسەر کۆمەڵێک پرس هێنایە ئاراوە هەر ئەوەندەنا لە فەڕەنسا هەڵبژاردن ئەنجام درا دیارە ئەم هەڵبژاردنە بۆی کە جۆرێک لە گۆڕانکاری لە دەنگی حیزبەکان کە حیزبی دیاربوون لە وڵاتەیە بێنێتە ئاراوە سەرۆکۆماری ئێستای فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن بە سەرۆکی وڵاتە هەڵبژێردایەوە بەڵام بە جیاوازی کەم لە دەنگی کا بەدەستی هێنابوو کۆمەڵێک پرسی دیکە لەسەرم بابەتانە گفتوگوی زیاتر لەگەڵ هەریەک لا بەڕێزان سعدی ئەحمەد پیران دای مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بەڕێز دکتۆر عادل باخەوان کە بەڕێزیان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسین بۆ توێژینەوە لەسەر عێراق و ڕاستەوخۆ ئەو لە فەڕەنساوە بەڕێگی سکایپ میوانی ئێمە دەبێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان ماندوو نەبن سەرەتای گفتوگۆکانم کاک دکتۆر لە بەڕێز کاک سعدیەوە دەست پێ دەکەم پێم خۆشە جەنابە گوێبیستی گفتوگۆکانمان بی دواتر هەڵەچنی لە گفتوگۆکانی ئەویش کۆمەڵێک پرسیار ڕاستی جەنابەتەکەم کاک سعدی زۆر سپاس بۆ ئامادەبوونت 2022 کۆمەڵێک شڵەژانی سیاسی دەکرێت بڵێ هاتە ئاراوە لە نێویشیاندا پرسە ئابوووریەکانی کردەوە گرنگترین ڕووداوە سیاسیەکانی 2022 چی بوون کە دەکرێت لە ساڵی ئایندەشدا چاوەڕێ بکەین کاریگەریەکانی بەدی بکرێت زۆر سپاس پێشەکی پیرۆزبایی لە هەموو لێ جەنابەت و لە هەموو بینەرانی خۆشەویست دەکەم ساڵی 2023 هیوادارم بێ بە ساڵێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس بۆ ئەو بەرنامە چڕ و پڕێکە لە بەیانی و متابعی دەکەم زۆر بەرنمەیەکی زۆر باشە لە ڕابردووشدا چەند ڕابردوو لە ڕاستیدا ئەو گۆڕانکارێنی کە هەن گۆڕانکاری گەورن و کێشەکانی کە هەن لەم ناوچەی کێشەی سابتن بەڵام بۆ هەریەکە و بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی شتێک دروست دەکە پێی دەوترێ عامل مساعد مەسەرەن کێشەکانی کە هەن لەم ناوچەیە ئاوە وزەیە ناوتە غازە و هەروەها خاک ئەم نەوعە کێشانە دەمێکە هەن لە ئەفغانستان هەبووە لە ئێران بەردەوامە لە قوبرس هەیە لە ناگۆڕنی کەرەباخ هەیە لە بینی ئەزەربایجان و ئەرمێنیا و لە هەرێمی کوردستان و پارچەکانی توی لە ڕۆژاوا هەیە لە باکوور هەیە لە ئێران هەیە ئەو مشکلانە ئەوانە مشکلی ئەساسین و بەشێکیان لەسەر ئەساسی ململانەی و منافسەی نێوان زلهێزەکانی نێونەتەوەی و زلهێزە ئەقلیمیەکانە زلهێزە ئەقلیمیەکان بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ئێران و تورکیاوەیە ئەوان زۆر جار شەڕی ڕاستەوخۆ ناتوانن بکەن بەڵکو شەڕەکانیان بە وەکالەت خەڵکی ڕاستپێن ئەو شەڕانیان بۆ بکەن و لەسەر خاکێکی تێت نەک لەسەر خاکی خۆیان کە ئەمە کارێکی زۆر تەئسیرێکی زۆری هەیە و ڕاستەوخۆ بەرەوکی ئێمەی گرتووە لە هەرێمی کوردستان و بەرەوکی پارچەکانی تری کوردستانیشی گرتووە بەڵام لە ئەسڵدا مەسەلەیەکە بەتەنە بەوە چارەسەر ناکرێ ئەو داعشەی کە دەیبینی لە ساڵی 2014ەوە بووە سەبەبی ئەوەی کە بەشێکی زۆر لە خاکی عێراق داگیر بکات لە سووریا تا ئەمڕۆ بوو بە مشکلەیەکی زۆر گەورە و لە زۆر جێگای تریش هەیە لە زۆر جێگای تر لە دنیا هەیە ئەمانە هەموو عامل مساعدن بۆ جێبەجێکردنی بەرنامەی ئەو هێزانەی کە لە پشتیانن ئەو وڵاتانەی کە بەرژەوەندەکانی خۆیان دایانەوێت بپارێز ئێمە لە هەرێمی کوردستان وەکو جەنابەت باس کرد عێراق تا ڕادەیەکی زۆر هەم نەتوانیوە بتە خاوەنی سیادەی سربەخۆی خۆی هەم نەیتوانیوە بڕیاری
اقتصادی و سیاسی سەر بەخۆی خۆی بدە. زمانی خوا لێ خۆش بوو سەرۆک مامجلال کات و زۆر جار لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان لە کۆبوونەوەکانی خۆی باسی ئەوەی لەگەڵ دەکردن کە بۆ ئێمە گۆڕانکاری لە عێراق ڕێزگرتن لە عێراق پێگەیەکی شیاو بە عێراق تەنها ئەو کاتە ئەتوانی بڵێ مسۆگەرە ئەگەر ئێمە توانیمان بڕیاری سیاسی و اقتصادی سەربەخۆماندا ئەگەر سەربەخۆیمان نەبی لەو بڕیارانە ناتوانین تا ئێستا و سەربەخۆیە نییە دەبینی عێراق ساڵی 2019 لە 1 ئۆکتۆبرەوە مزاهرات دەستی پێکرد لە عێراق و مزاهراتانە نە کورد بەشداری کردو نە سونە بەشداری کردو مزاهرات و لە نێوان گەنجە شیعەکان لە بینی خۆیان لەسەر دژایەتیکردنی ئیملاعاتی ئەقلیمی و سەربەخۆیی لە قراراتی سیاسی. ئەخیری هەمومان لە کۆبوونەوەیکی سێ سەرۆکایەتیەکە ئێمەش کە بەشداریمان کرد بڕیاری ئەوماندا کە هەڵبژاردنێکی پێشوەخت بکەن. هەڵبژاردننی پێشوەخت بۆ لەبەر ئەوەی بە حکوومەتی ڕابردوو ڕازی نین. باشە بە هەڵبژاردننی پێشوەخت دەکەی معقولە تۆ دوای هەڵبژاردننی پێشوەخت 1 ساڵ و 2 ڕۆژ 3 ڕۆژ چاوەڕێ دەکەی هەتاوەژنێ حکوومەتەکە دابمەزرێنی. حکوومەتەکە هەمووی لە 12 سەرۆک کۆمار لە 12 و 14 مانگ هەڵبژێردرا کە کلیلی دەستپێکی دامەزرانی حکوومەت بوو. پاش ساڵێک و دەیدە هینکرا لە ساڵی 2021 12 لە ساڵی 2022 سەرۆک کۆمار هەڵبژێردرا. ئەمەش بە 1001 چی پێ دەڵێن عملیاتی قەیسەری. ئەمە کارێکی خراپ بوو، ئەمە وەزعێکی خراپە و ئەمە کاریگەریە جیهانیەکان سیاسەتە جیهانی و ئابوووریەکان تا چەند پەیوەست بوون بەم دۆخی عێراقەوە بە دیاریکراوی لە حکوومەتی نوێدا بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی و هەڵبژاردننی سەرۆک کۆماریش. محەممەد شیع سوودانی پێشتر ئێمە تەجروبەمان لەگەڵی هەیە، تەجروبەی ئەومان لەگەڵیە هەم وەکو پەرلەمەنتار تەجروبەمان لەگەڵیە هەمیش وەکو وەزیری مافی مرۆڤ پیاوێکە کە ڕابردوویەکی نییە تۆ بڵێ ئەوەندە سەلبی بووبی لە ساڵانی ڕابردوو و سەرکەوتن و سەرنەکەوتنی بەڕاستی پەیوەندی هەیە بە لایەنە سیاسی عێراقیەکان چەند پشتیوانی دەکەن. تۆ یەکێک هەڵنابژێری بۆی ڕۆژانە جارێک ڕەزیلی بکەی مەسەلەن مستەفا کازمی هەموو لای ئیتفاقمان کرد، بەڵام 2 هەفتەی پێنەچوو هاتنوتیانەوە کاتی ئەوە هاتیە گوێی ببڕین، کاتی ئەوە تۆ لوتی ببڕین. ئەگەر بتەوێ حکوومەتێک دابمەزرێنی بۆ ئیعادەی احترام بۆ عێراق، ئیعادەی جێڕانەوەی ڕێز بۆ پێگەی عێراق، ئەتووا بە ڕئیسی جگوزرای وەزیرانی خۆت و فەرماندەی هێزە چەکدارەکانی خۆت دەڵێ کاتیەوە تۆ لوتی بڕیای گوێی ببڕی. ئەگەر محەممەد شیع سوودانیش بۆ ئەو هەڵبژێردراوە یەکێک ڕاست بێتەوە لە ماڵی خۆی لە ماڵەوە شەڕ بکاتن و بێ تۆڵەکەی لە محەممەد شیع سوودانی بکاتەوە ئەم بێڕێزیانەی پێ بکە. ئەگەر بەو شێوە دەمانەوێت بکەین محەممەد شیع سوودانی سەرکەوتو نابی. محەممەد شیع سوودانی سەرۆکی حیزب نییە، هیچ تیمێکی ناو پەرلەمان نییە، تاکە نەفرێکە ڕەنگە لایەنە سیاسیەکان پێی بەژێندی خۆیان پشتیوانی بکەن، بەڵام لەوەی کە ئەوەندە بەتوانایە ئەتوانێ بڕیار بدە بەتەنێ یان بڕیار تەسیرێکی زۆری هەبی لەسەر بڕیاردان ئەو تەسیری نییە. باشە دواتر دێمەوە سەر پرسەکانی عراق لە نیوشیاندا هەرێمی کوردستان کاک سعدی لەگەڵ جەنابتە دچمە لای بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق. دکتۆر زۆر سپاس دووبارە. دیارە دکتۆر گوێبیستە پێم وابێ. دکتۆر دووبارە زۆر سپاس، هیوادارم سڵاوەکەی کاک سعدیش گوێ بوو بێکە بۆی ناردی. دەمەوێت لەسەر پرسی کاک سعدی بابەتێکی زۆر گرنگی باس کرد کە بۆ من بوو بەجێی پرسیار ئەویش ئەو شەڕە بە وەکالەتی کە لە وڵاتانی دیکە بە نمونە لە وڵاتێک و عێراق ئەنجام دەدرێت کە شەڕەکە شەڕی دەرەکیە، شەڕی نێودەوڵەتیە. فەڕەنسا لەکوێی ئەم شەڕە بە وەکالەتەیە لە کاتێکا کە بە فەڕەنسا بە یەکێک لە وڵاتانەدا دەنێت کە دۆستی کووردە. لە دوایین ڕووداوەکانی فەڕەنسایشەوە گەرباسی لێو بکەینەوە هێرشەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ڕوویدا. سڵاو لە جەنابتان هێوی خان، سڵاو لە برای خۆشەویست کاک سعدی کە ڕێزی تایبەتم بۆی هەیە و هەمیشە دیبیت و دیالۆگ لەگەڵ جەنابیان تامێکی تایبەتی هەیە.
لەبەرەوەی کە زۆر ڕاشکاوانە هەردووکمان هەمیشە پێکەوە قساکەین. خۆشحاڵم. ڕاستەکەی پێشەوەی وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزت بدەمەوە، بەڵام لەبەرەوەی ناونیشانی بەرنمەکەی خۆت ئەوەیە کە ڕووداوە هەرە گرنگەکانی ئەم ساڵی 2022 کە کۆتایی پێهاتچی بوون. ڕەنگە دوای ئەوەی کە من هەندێک شت بەڵام گرنگ بێ لەسەر پرسیارەکەی جەنابیشت بوەسین ئەگەر ڕێگەم بدەیت. من پێم وایە لەسەر ئاستی کوردستان و عێراق بیکەین بە سێ ئاست گرنگە زۆر. ئاستی کوردستان و عێراق، ئاستی هەرێمایەتی لەگەڵ ئاستی جیهانیە، بۆی بگەینە پرسیارەکەی تۆ. بۆ من گەورەترین ڕوودا و لەسەر ئاستی کوردستانە لە 2022 کە ڕوویدا ئەوە بوو کە درسێکی گەورە کەوتە ناو ماڵی کورد دیسانەوە. ئێمە لەبری ئەوەی کە بە یەک بلۆک بڕۆین بۆ بەغا بە 4 بلۆک ڕۆشتین، ئەنی 63 کورسیمانە بوو، دابشمان کرد بەسەر بلۆکی پارتی و بلۆکی یەکێتی و بلۆکی نەوەی نێو بلۆکی ئیسلامیەکان. ئەگەر باتە بە یەک بلۆک ڕۆشتینایە کارایی زۆر گەورەمان ئەبوو لە بەغا. ئێمە وەکو کورد نەڕۆشین، نەگەڕاینەوە بۆ بەغا لە 2021-2022 بەڵکو وەکو حیزب ڕۆشتین بۆ بەغا. ئەوە زۆر گورزێکی سەختی لە کێشەی کورد و ئامادەیی کورد و پرسی کورد لە بەغا. هەروەها خاڵی دووەم ساڵی بۆشایی کە جەنابی کاک سعدی ئاماژەی پێدا، ئەو ڕووداوێکی زۆر گەورە بەڕاستی. تۆ یەک ساڵی بەسرا چون جا حکومت دروست بوو، ڕووداوێکی تر کشانەوەی سەدر لە پەرلەمانە، ئەو ڕووداوێکی زۆر گرنگاکرێ لە سەری پۆستیندا لەم ساعتە. دوای ئەوە پێکێنانی حکوومەتێکی عراقی بەو هەموو ئاڵنگاریانەوە کە ئاکرێ باسییان کرد، من لە بابەتێکان نووسی بووم بەو هەموو چەقۆەوە کە ئێستا لەسەر ملی محەممەد شیع سوودانیە تا کوێ بەرگەی ئەم چەقوان ناگرێت. لەسەر ئاستی هەرێمایەتی خاڵێکە بەلامەوە زۆر گرنگە بۆ من لەم 2022 کە ڕوویدا بریتە لە گەڕانەوەی تورکیا بۆ عەقڵی دەوڵەت لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بەتایبەتی لە 2011 بۆ 2020-21-22 تورکیا چوو بۆ ناو لۆژیکێکی شۆڕژگێڕانەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چ لە سووریا، چ لە مەسر، چ لە لیبیا و لە چەندین وڵاتی تر تەنانەت بەرامبەر سعودیە. هەرکە ناوی محەممەد بن سەلمانیە بەد یەکسەر ئەیوت قەسابەکەی ڕیاض ئەوە ناوێ بێت. بەڵام لە 2022 هەموو ئەم عەقڵی شۆڕژگێڕەیە کۆتایی پێدێت. تورکیا ئەگەڕێتەوە بۆ عەقڵی دەوڵەت، عەقڵ و کولتوری سادی دەوڵەت. ئەوە شاکرێ بە وردی باسی بکەین. خاڵێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاستی هەرێمایەتیە کە پێم گرنگە بەڕاستی حەقە باس بکرێ، کە ڕووداوێکی زۆر گەورەیە کە ئاکرێ ناوچەکارایی دابنێ بەسەر ناوچەکە و بریتێ لە بزوتنەوەی ناڕەزایی لە کۆماری ئیسلامی ئێران. ئەوە حەقە بە هەندوەر بکرێت. خاڵێکی تریش کە زۆر گرنگە دیسانەوە لەسەر ئاستی هەرێمایەتی بڵاوبوونەوەی هەژمونی چاینا، چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە زۆر و شوێنی ترساندووە، هەم بە یەکێتی ئەوروپاوە، هەم بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە. و خاڵێکی تریش دوای ئەوە لەسەر هەرێمایەتی کۆتایی پێنم بریتە بە گۆڕینی مرکزی قەرار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. جاران ئەگەر مرکزی قەرار بەغا بووایە یا قاهیرە بووایە یا دیمەشق بووایە، لێرە بەدواوە مرکزی قەرار بریتێ لە وڵاتانی کەندا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، یعنی بە سنترالبوونی وڵاتانی کەندا و کە حەقە بە وردی لەسەری بوەستین. لەسەر ئاستی جیهان ئەوەیە کە خۆت وتت یەکەم جەنگی ئۆکرانیایە، یعنی بێ موناقەشەکردن جەنگی ئۆکرانیا یەکەم ڕووداوە لەسەر ئاستی جیهان. وە خاڵی دووەم کە بەلامەوە زۆر گرنگە ئەوەیە کە ئەمریکا ستراتیژەتی ژێوپۆلیتیکی خۆی ئەگۆڕێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ بە ئەولەویەتکردنی چاینا. لێرە بەدواوە چین یەکەم ئەولەوێتی ئەمریکایەوە هەموو ستراتیژەکانی تر لە دەوری ئەو تەنانەت ڕووسیاش لە دەوری چینە سوڕێتەوە. کەواتە ئەمە دیسانەوە دەگەڕێمەوە سەر ئەو بابەتی کە کاک سعدی و ڕوژانی ئەویش شەڕی بە وەکالەتە. بینیمان کە لە سەردەمی عادل عەبدولمەهدیدا ئیتیفاقیەک هاتە ئاراوە لەگەڵ چینیەکانە، بەڵام دواتر بینیمان کە عادل عەبدولمەهدی لە ماوەی ساڵێکا بۆی ئەو چین ئەو ڕێککەوتن و کۆمەڵێک فشاری دیکەی شەقابەوە لە پۆستەکەی هێنرایە خوارەوە. لە هەمان کاتدا دووبارە ئێستا محەممەد شیع سوودانی باز لەوە دەکرێت کە ئەم ئیتیفاقیانە دەخاتە بواری جێبەجێکردن و بەرزبوونەوەی بەهای دۆلارمان بینی لە ناوخۆی عێراقدا. ئەم شەڕە بە وەکالەتە لە نێو عێراقا کە ئەنجام دەدرێت، فەڕەنسا لەکوێیەتی و عێراق چی بەسەر دێت؟ اوكي جا ئێستا ڕاستەوخۆ وەڵامی ئەو پرسیارە دەدەمەوە، بەس ڕێگەم بدە آخر خاڵتەوە بکەم لەسەر ئاستی جیهان کە ویستم بە خێرایی ئاماژەی پێبەم، کاویش بریتە لە بەهێزبوونی شەپۆلی بزوتنەوە پۆپولیستەکان لە ئەوروپا کە لە ئیتالیا گەشتونەتە دەسەڵاتەوە ئاگات لێتی، لە هەنگاریا گەشتونەتە دەسەڵات، لە پۆلۆنیا گەشتونەتە دەسەڵات و بۆی بێمە سەر پرسیارەکەی تۆ لە فەڕەنسا
خەریک بوو یەک دۆزی مابوو بگەنە دەسەڵات بە تایبەتی مارین لۆپێن بەڵام سەرۆک ماکرۆن ڕێگەی لێگرتن و بوو بە بەربەست لە بەردەمیانە ئەم جارە بوو بە بەربەست هیچ گەرنتێکمان نییە کە لە 2027 تا مارین لۆپێن نەگاتە دەسەڵات بەڵامی تر سەرۆک ماکرۆن بە هەر جۆرێک بووە بە هەر ڕێگەیەک بۆ بار میکانیزێکمەوە ئەم جارە ڕێگەی لێگرتن شەڕی بە وەکالت لە عێراقا ئێستا بە عسدکەم لە عێراق ڕۆژهەڵات ناوەڕاست بەگشتی و عێراق بە تایبەتی بووە بە مەدانی ململانەی هێز لە نێوان ئەم جەمسەرانە ئەمریکا لەلایەک چاینا لەلایەک رووسیا لەلایەک تورکیا لەلایەک ئێران لەلایەک یەکێتی ئەوروپاش لەلایەک و وڵاتانی کەنداویش لە کۆتاییە لە عێراقا هەموو هیچ یەکێک لەم ناوەندی بڕیارانە کە ئاماژەم پێدا هیچ یەکێک لەم ئەکتەرانە ڕاستەوخۆ خۆیان نایەن ملپلانەکان بکەن لە عێراقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە هەرێکێ بە دوای ئەکتەری ناوەکییان ناوخۆیە ئەگەڕێ بۆ ئەوەی تەعبیئەی بکە بۆ کاراییدانان بەسەر ئاراستەکانی ڕووداوەکانەوە لە عێراقا بۆ نمونام وەک داعش وەکو کاک سەعدی ئاماژەی پێدا هەندێک ئەکتەر کە پێویستیان بەوە ئەبێکە کاراییدا بنێن بەسەر ئاراستەکردنی ڕووداوەکانەوە داعشت بۆ زیندوو ئەکەنەوە هەندێکیان کوردت بۆ بەهێزەکەن هەندێکیان شیعە لە ناو شیعە مقتەدا سەدرت بۆ بەهێزەکەن هەندێکیان بەرەی چوارچەوەی هەماهەنگیت بۆ بەهێزەکەن لە ناو سونەکانە تەماشا بکە جارێک محەممەد حەلکوسی زۆر بەهێزە بێ جارێک خەنجەر بەهێزە بێ جارێ بەیەکەوە هەردووکیان بەهێزە بن و لە بەرامبەر هەردووکیانە بەرەیەکی تری سونیت بۆ دروستەکەن لەلایەن ئەکتەرێکی ترەوە بە مەبەستم ئەوەیە بە عێراق ئێستا بەداخەوە بووە بە مەدانی ململانێکردنی ناڕاستەوخۆی هێزە هەرێمایەتی و هێزە جیهانەکان پرسیارە سەرەکیەکە ئەمەیە کە ئێمەی عراقی و ئەمەی کورد بیکەین ئەوەیە ئایا ئێمە وەکو عراقی و ئێمە وەکو کورد ئەتوانین تاکوێ کەرایی دابنین بەسەر ئەو یاریزانانەوە بەسەر ئەو ئەکتەرانەوە کە ئەیانەوێت ئێمەی عراقی و کورد بەکاربێنن بە پێناوی بەرژەوەندەکانی هەر ئەو قسەی تۆکەم بە پرسیار بۆ کاک سعدی کورد لەناو ئەم ململانی و کێشمە سیاسی ئەو وڵاتە زلهێزانە کە هەریەک لە بەریتانیا ئاراستەکەری سەرەکی سیاسەتی جیهانە هەریەک لە رووسیا کە لە ڕۆ ئابوووریەکەیەوە بە هەمان شێوە هەریەک لە چین و لە ئەمریکا ئەمانە عێراق و هەرێمی کوردستان لەکوێی ململانەکە ئەدۆزرێتەوە هەرێمی کوردستان تا کەی ئەتوانێ بەرگەی ئەم جۆرە ناکۆکیە سیاسیانی جیهان بگرێ زۆر سپاسی کاک عادل دەکەم بەڕاستی تەتەڕۆقی کرد بۆ زۆر مەسەلا لە وڵاتانی ئەقلیمیش بەناو ناوی هێنان دیارە من پێگەی ترم هەیە ناتوانم بەو سەراحەتە هەندە شت باز بکەم سپاسی دەکەم بەڵام ئەوەی کە پەیوەندی بە پرسیارەکەی جەنابتەوە هەیە ئەوڕۆ ئێمە لە پاش شەڕی ئەفغانستان پاش تێکچوونی وەزیری عێراق و ئاڵدم من پاش ئەوەی بارودۆخی ئێران ئێستا وای لێ هات پاش بارودۆخی ڕۆژاوا چەکێکی یەکجار زۆر بڵاو بۆتەوە و دروستکردنی گروپ و یەکە چەکدارەکان بە ڕسمی و بەناڕسمی و دروستبوونی حزب بەناوی زۆر وێ لێ هاتووە ئەوەندە ناو پەیدا نابێتەنە گروپەکە هەیە ئەمە خۆی لە خۆیدا بارودۆخێکی زۆر ناجێگیری دروست کردووە و ئەوەی کە پەیوەندی بە عێراق ئەو گۆڕەپانەیە ئەو گۆڕەپانە بێخاوەنەیە تا ئەم لەحزەیە کە هەموو یەکێک بەشی ئەوە جێگای بەرەکەوێت سوپی خۆی دروست بکات مەتبەخی خۆی دابنێ لەوێ و من کە باسی سەربەخۆیی قەراری سیاسی دەکەم باسی سەربەخۆیی قەراری اقتصادی دەکەم باسی پارێزگاری لە سیادەی عێراق وەکو وڵات دەکەم ئەوەیە کە دەستوری عێراق مادەی ١١٠ لە دەستوری عێراق کە دەکا سەلاحیات الحەسریە هی حکوومەتی فیدرال بە باشی جێبەجێ دەکات ئەگەر ڕۆژانە سنوورەکانمان قەسب بکرێت ئەگەر تەجاوز بکرێت ئەگەر هەر وڵاتە و بێ معسکەرێک ناو عێراقدا بنێ هی وڵاتی ترە ئەگەر بەرپرسەکانی مەحەلیمان جاروبار سەفەری وڵاتان بکەن لەوێ دەستور وەرگن بێنەوە لێرە جێبەجێ بکەن ئەو سیادەیە لە کێ پارێزراوە بۆیە من پێم وایە ئەم عێراقی ئێستا باشترین جێگایە هەموو وڵاتانی کە بەرژەوەندیان هەیە لە منتیقا لە عێراق ئەتوان بێن ناو عێراق بە هەرێمی کوردستان کەمتر تا ئێستا حەزەکەم پێت بڵم لەو ناوچەیە بە تایبەتی لە عێراق بەگشتی هەرێمی کوردستان لە هەموو جێگیرترە وەرەخراوە سیاسیە کوردیەکانی
هەرێمی کوردستان لە هەموو ڕێکخراوە سیاسیەکانی تری عێراق سربەخۆترن و زۆر بەدەگمەن ڕەنگە گوێڕابگن لە وڵاتانی ئەقلیمی ڕەنگە جاروبار معاملەیەک لەگە وڵاتانی ئەقلیم بکرێ بەرام لە بڕیاری سیاسی هەوڵی ئەوە دەن بڕیاری سیاسی سربەخۆ بابەتێکەیە کە لەم چەند ڕۆژەیە بڵاو بۆ کاکسادی ئەویش لێکێک لە ڕۆژنامە بەریتانیەکانە وەکوشیکردن وەکو تەحلیلێک باسی ئەوە کرا کە دووبارە ئەگەری زیندووکردنەوەی داعش هەیە لە عێراقا ئەمە تا چەند لەناو عێراقا هەلومەرجەکەی تا چەند گونجاوە زیندووکردنەوەی داعش من پێشتر باسی ئەوم کرد داعش وەکو ئامێرێک لەلایەن ئەو وڵاتانە بەکاردەهێنرێت کە بەرژەوەندیان هەیە کە بەرژەوەندیان هەیە داعش وەکو یەکێک لەو جەبهەیە کە جەبهەیەکی نوێیە دەکرێتەوە لە مقابلی نایارەکانی خۆیان و بە دڵنیاییەوە بوونی داعش و مانەوەی داعش بە ناوی شانە نووسووەکان بە ناوی ئیسیفادەکردن لە ناوچە ناکۆکەکان بە تایبەتی دوای لێک دوورکەوتنەوەی سوپای عێراق لەگەڵ هێزی پێشمەرگە فەراغێک دروست بە لەو فەراغە ئەوان دەتوان تەنەفوس بکەن و ئیسیفادەی لێ بکەن ئەکید ئەوە هەن بەڵام بەو شێوە نییە زیندوو ببنەوە زیندوو نابنەوە مەحدودە من پێم وایە ئەگەر ڕێککەوتن نامەیەک لە نێوان عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنیەوە بە باشی بکرێ بە ڕێک و پێچی بکرێ سیقەمان بێکەبی ئەگەر ئەو هەوڵ و تەقەلایانەی کە هەوڵ دەدرێ هێزی پێشمەرگەی حیزبی لە هەرێمی کوردستان بێتە هێزی پێشمەرگەی ملی یعنی خستنی هێزی پێشمەرگە ئێمە سوپایەکی هەرێمی کوردستانمان هەبی بۆ پارێزگاری لە سنوورەکان و بۆ پارێزگاری لە شەڕی لە بابەتەوەی داعش ئەمە ناکرێ هێزی جیامان هەبی سیاسەتی جیامان هەبی بەرامبەر داعش و بەرامبەر ڕووداوەکانی منتیقا و بیر لەوە بکەینەوە کە ئێمە توانین هەموو واجباتی خۆمان ئەنجام دێت بەو شێوەی کە هەین بەو شێوەی ئێستا بەو ڕاستە وەزارەتی پێشمەرگەمان هەیە بەڵام وەزارەتی پێشمەرگە تا ئێستا سیاسەتێکی موحەدی نووسراوی لەلایەن پەرلەمان مساعدەقە کراوی نییە کە هەموو یەکێک لە هەر حیزبێکدایە ئیلتزامی پێ باشە ئەم پرسیارت لێکم دواتر دەگەڕێمەوە لای دکتۆر عادل کاکسادی وەزارەتی بەرگری عێراق چەند ڕۆژێک بەر لێ سەباسی لەوە کرد کە لە ماوەی ئەم چەند ساڵەیە 3 جار ئەمریکا گرێبەستی تایبەت بە S400 ڕووسی سیستمی ئاسمانی کە عێراق بڕیار بۆ لەگەڵ رووسیادا ئەنجامی بدا هەڵی وەشانەوەتەوە لە ڕووی سەربازیەوە عێراق چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت تەنانەت سوپاکەشی ئەگەر سەیری پێ بکەیت بەپێی ئەم قسەی کە وەزارەتی بەرگری عێراقا بێت تەنانەت بەتەواوی لەژێر کۆنتڕۆڵی خۆیان نییە سوپا ئاسایش پۆلیسی فدرالی هەر هێزێکی تر بۆ کاتێک دیاری بکرێ ئەبێ ئەو هێزە هێزێک بێ کە دەستور لە یەک فەرماندەوەر بکرێت هەتا لە عێراق ناوەندی دەسەڵاتی جودا جودا هەبێ فەرمانی جودا جودا بدە بە چەکەوەش من پێم وایە بۆ ئەمریکا مجازەفەیە تا ئێستا کە بیەوێ لەسەر هەندێک چەک و دامەزرا و سیستێمی بەرگری زۆر هەستیار موافقە بکە بۆ عێراق ناشیکە لە داهاتووە زۆر باشە دکتۆر عادل لەسەر ئەو هێرشەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە فەڕەنسا کرایە سەر ناوەندێکی کوردی دواتر ئاڵای کوردستانمان بینی لە شارەوانی فەڕەنسایە لە دوای ئەم ڕووداوە تێڕوانی فەڕەنسا و وڵاتانی ڕۆژاوا بەگشتی چۆنە بێت بۆ بابەتی کورد بۆ پرسی کورد و پەنابەرانی کورد لە فەڕەنسایە دواتریش دێمە سەر کۆبوونەوەکەی وەزیرانی بەرگری رووسیا و تورکیا و سووریا بە کورتی من کاتێک ئەو ڕووداوە ڕوویدا ڕاستەکەی لەسەر کەناڵێکی فەڕەنسی بووم ڕاستەخۆ قسەمە کرد تقریبا 5 تایبەتمەند بووین هەرێکێک لە بواری خۆیە قسەیە کرد کە ڕووداوەکە ڕوویە سەرەتا با بڵێن هەندێک گەنجی کورد پەلاماری پۆلیسیانە پێش پەلاماری پۆلیسەکە ئێمە حەسمان بەوە کرد کە بە جۆرێک لە جۆرەکان کۆمەلگای فەڕەنسی شێوەیەکی گشتی زۆر تەعاتوفی زۆر بەرفراوانی لەگەڵ کورددا هەبوو چونکە ئەخۆ دەزانی ئێمە لە کریسمس نزیک ئەبووینەوە ڕۆژی هەینی ڕوویدا شەمە کریسمس
باش نییە هەموو فەڕەنسیەکان وە دوای نیوەڕۆژ ڕووداوەکە گەشتە سەر تەلەڤیزیۆن و ئەوانە هەموو فەڕەنسیەکان بەشێکی زۆر زۆریان لە بەردەم تەلەڤیزیۆنان کاتانە چونکە هەمووی لە ماڵەوە بە سەر و کۆماریش کاتێک تەماشاکەی هەمووی بەرنامەکانی خۆی ئەبڕێت چونکە دەمێکە پاریس تەقینەوەی تیان نەکراوە لەو جۆرە لە ناو پاریسا بۆ نمونەگەر لە لیۆن وایە شتێکی تر یا لە نیس وایە لەبەرەوەی لە ناو دڵی بوو دەمێکیشە تەقینەوە نەکراوە هەرچی کەناڵی فەڕەنسی هەیە هەموو بەرنامەکانیان ڕاکرد و کامیرەکانیان چاوی کامیرەکانیان خستە سەر گەڕێکی داهەمی پاریس لە گەڕێکی داهەمی پاریسە بەردەوام ناوێکە دووبارە بۆ بریتی بوو لە کورد دوای لێ هاتبوو کە تۆ سیاسی دیپلۆماتی تۆ ڕۆژنامەنووسی تۆ جوتیاری تۆ کرێکاری تۆ بێکاری تۆ هەر شتێکی تۆ ژنی تۆ مناڵی تۆ پیاوی تۆ گەورەی تۆ بچووکی لە هەر شوێنێکی دەم لە بەردەم تەلەڤیزیۆنەکە تا دانیشتووی با دیار کریسمسەوە ناوی کورد بەردەوام دێتە کوێت ینی موبالەغە ناکەم ئەگەر بڵێم لە ساتەوەختی هەڵەبجەشە ئەوەنە وشەی کورد نەڕۆشت ئەمە چ کاریگەریەکی هەبێت بۆ ناوی کورد با بێت بڵم بەی ینی ئەمە وای کرد کە ناوی کورد بە هەر چوار پارچەی فەڕەنسا بڕوا و تەنانەت ئەوروپا و تەنانەت ئەمریکاش کە هەموو کامیرەکان کەشنەوە ئایا ئەمە هینەکە پەلامارێکی تیرۆریستیە کە پاریس بۆ بە پاریس بۆ بە قوربانی یانە هەتا تۆ ئەمە لە یەکە دەیتەوە بەردەوام ئەزانین ئەمە لە ناوەندێکی کوردا ڕوویدایە و کورد کوژراوە ناوی کورد زۆر بەڵام لەو چرکە ساتا کە تەعاتوفێکی گەورە هەبوو دیمان کۆمەڵی گەنجی کورد پەلاماری پۆلیسیان پەلاماری ساریانشکان پەلاماری زبڵدانیان یان سووتان لەوەشا بە جۆرێک لە جۆرەکان ساردبوونەوەیەک هەبوو بە ساردبوونەوەکە بەوە تەفسیر ئەکرا کە ئەمە کاردانەوەیکی عاتیفیە و تا بە جۆرێک لە جۆرەکان ئەکرێ مەقبول بێ بەڵام لە ڕۆژی داهات دیسانەوە من هەر لەسەر کەناڵ فەڕەنسی بووم کە خۆپیشاندانە گەورەکە لە مەیدانی جمهوریەت سازدرا بوو پرسیاریان لە منە کرد ئایا ئەکرێ بتەقێت دیسانەوە من هەموو باوەڕ ناکەم بێ بتەقێتەوە چونکە ئەوانەی کە ئیدارەی خۆپیشاندانەکانەکەن تێگەشتون لەوەی کە ئەم تەعاتوفە فەڕەنسیە زۆر گرنگە بپارێزرێت بەڵام لە پەراوێزی خۆپیشاندانەکە بەداخەوە ئەم جارە زەبروزۆنگێکی زۆر فراوان و زۆر گەورەتر بەر زۆر بەتوندی پەلاماری پۆلیس درا من وەکو لەسەر کەناڵێکی تر وت هەر کۆمەلگایەک قودسی ئەقداسی هەیە لە فەڕەنسا قودسی ئەقداس بریتێ لە پۆلیس هەرچیەکەی بیکە بەس ناتوانێت پۆلیس بدەیت کە پەلاماری پۆلیست تا یعنی دەست بۆ حرام برد ئەبوو پەلاماری پۆلیس نەدرای ئەبوو ئەو سیارانە نەسوکەندرای ئەبوو ینی بۆ نمونە لە دوکانێکی گەورە شقا لە بەردەمی شەقامی جمهوریەتە زیاتر لە 45 کەسی تیا بۆ ژنی تیا بۆ مناڵی تیا بۆ بە پێم قسانی جەناب ببێ کاتە کاردانەوەکان باش بۆ ناوی کورد ئەو ڕستت بۆ تاواگەم سێرکە لە ترسی پەلاماری کوردەکان دەرگاکەی دوکانەکەی داخست و کامیرەیەکیش لە ژوورەوەی کامیرەی تەلەڤیزیۆنێک فیلمەکە ئەمانە با پێت بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کارایی سەلبیان بەڕاستی دانا بەسەر کێشەی کورد و ئامادەیی کورد لە یادەوەری دەستە جەمعی فەڕەنسیەکانە بەوەی کە ینی جۆرێک خۆ دەزانی کە توێژەرێک ئەتوانێت ئەمە لەمە تێ بکات سیاسیەک ئەتوانێت لەمە تێ بکات بەس کرێکارێکی داماوی فەڕەنسی کە هاتووە لە بەردەمی تەلەڤیزیۆنەکەی دانیشتووە لەمە تێ ناگات باش کاک دکتۆر ئەم پرسیارت لێکە دواترەمان پرسیارە ڕاستی کاکسادیەکەم بە دیوێکی دیکە بە بەعدێکی دیکەیە کورد لەکوێی قەیرانە سیاسیەکانی جیهانە بۆ ساڵی ئایندا ئەم کۆبوونەوەی هەریەک لە وەزیرانی بەرگری رووسیا و تورکیا و سووریا کە ئەنجام دراوە چی چاوەڕێی کوردەکە بە تایبەت لە باکوور و ڕۆژاوە بۆ لە باشوور و ڕۆژهەڵاتیش حەقە هەر چواریان بخەیت بکە بەڕاستی هینەکە ینی مامەڵەیەکی جیهانی هەیە لەگەڵ پرسی کووردا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام لەنا ئەو مامەڵەشە مامەڵەی تایبەت هەیە لەگەڵ هەرێم مامەڵەی تایبەت هەیە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە کوردستانی سووریا دوو مامەڵەی تایبەت هەیە بە من زانیاریەک بە تۆ بدەم و جەنابی کاک سعدیش ئەوە تقریبا چەند هەفتەیەکە ئەگەر بڵێم چەند مانگێکە کۆمەڵک ناوەندی توێژینەوەی زۆر گەورە لە جیهانە بە تایبەتی ناوەندێکی زۆر گەورە کە ناوی فەڕەنسیە بۆ عەلاقاتی دەوری تازە راپۆرتێکی 100 لاپەڕەیی بڵاو کردەوە کە ئەم مەحەدا هەم لە کۆشکی سپی زۆر بە وردی گوێی لێ ئەگرێت چونکە هەموو بڵاوکراوەکانی بە ئینگلیزی و بە ئەڵمانی و بە فەڕەنسی و بە ڕووسین باش نییە ئەم بە هەر 4 زمانەکە بڵاوە بێتەوە وەلا هەم ئەوروپاش زۆر بە وردی گوێی لێگرێت داوا لە وڵاتانی ئەوروپا بە گشتی و فەڕەنسا بە تایبەتی ئەکا راپۆرتەکە کە کاتی ئەوە هاتووە بەرژەوەندەکانی فەڕەنسا مراجعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمیش لە دوو ڕێگەوە
لە ڕێگای مراجعەکردنی هەڵوێستی ئەوروپا و فەڕەنسا لەسەر کێشەی فەلەستینی ئیسرائیل و هەروەها لە ڕێگای مراجعەکردن و پێداچوونەوەی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پیان وایە فەڕەنسا قوربانی زۆری داوە بە بەرژەوەندەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەر خاتی ئەم دوو پرسە پرسی فەلەستینەکان و پرسی کورد ئەمەوێ بڵم کە بەڕاستی کورد ڕاستە بە جۆرێک لە جۆرەکان بایەخێکی تایبەتی هەبووە لە ڕابردووە و بە پێی بۆ چوونی من لە داهاتووشە لە داهاتووی مامناوەندا لە ماوەی مامناوەندا گرنگی و بایەخێکی هەیە بەڵام ئەم بایەخە ئەگەر کورد خۆی هاوڕێتی نەکە ئەگەر کورد خۆی وەکو پێویست مامەڵەی لەگەڵان نەکە ئەکرێ بە جۆرێک لە جۆرەکان ئەکتەرە نێودەوڵەتەکان تووشی شتێک بن کە سیاسی دیپلۆماتێکی زۆر گەورەی ئەوروپی بە منی وت کە پێی ئەوڵێ ماندوو بوون ینی هێوی خان ڕاستگویانە پێت بڵم ئەمە ینی بەڕاستەوە خۆ بە منی وتوتی ئێمە لە ئەوروپا هەست بە جۆرێک ماندوو ئەو کووردا یەکێک لەو ماندووبوونانە ئەزانی بریتێ لە چی بریتێلەوەی کە خۆت کوردی کاک سعدی ئاماژەی پێدا تۆ 30 ساڵە حکوومەتێکی هەرێمی کوردستانت هەیە معقولە لە ماوەی 30 ساڵان نەتوانی هێزێکی نظامی یەکگرتووت لە هەرێمی کوردستانە هەبێ بۆ پارێزگاری با پێت بڵام هێوی خان هیچ کەسێک ناتوانێت قەناعەت نە بە من نە بە کاک سعدی نە بە تۆ نە بە یەک کە ئەکتەری نێودەوڵەتی بکە بڵێ کاکە گرفتەکان زۆر زۆرن بۆیە نەمانتوانێت ئەی بێگومان گرفت بەڵام تۆ ماوەی 30 ساڵە نەتوانی بێ ئەمە بکەیت ینی وەکو پێویست مامەڵەت نەکردووە لەگەڵ ئامادەیی خۆت لە ناو باش کاک دکتۆر دەگەڕێمە لای کاک سعدی سەرباری کێشە سیاسیەکانی ناو عێراق بەڵام هێشتا کورد لە ناو خۆیدا هێشتا هەرێمی کوردستانیش بۆ ئاستی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی مامەڵەی لەگەڵ ناکرێت و ئەقلیمێک لە ناو عێراقێکی فدراڵە مامەڵەی لەگەڵدا دەکرێت بەڵام کێشە سیاسیەکان لە ناو هەرێمی کوردستانە ڕۆژ دوای ڕۆژ زیاد دەکەن ناو بەناو ساردەبنەوە زیاد دەکاتەوە یەکێتی و پارتی کە دوو حیزبی سەرێکی و حکومڕانن لە هەرێمی کوردستاندا مامەڵەی تایبەتیان لەگەڵدا دەکرێت لە ناو عێراقدا بەڵام کێشەکانیان تا ئێستەیەک لای نەبووە تۆ لە نێویشیاندا ئەو هێزە سەربازی کە کاک دکتۆر باسی کرد تا ئێستا ئێمە هێزێکی پێشمەرگەی یەکگرتووی موحەدمان نییە کە مامەڵەیەکی نێودەوڵەتی لەگەڵا بکرێت ئەم کێشانەیەکێتی و پارتی حیزبەکانی هەرێمی کوردستان کەی کۆتاییانەی لە ساڵی داهاتووە چی چاوەڕێیانەکە ئەو مەسەلەیەکی گرنگە سپاس بۆ کاک عادل کاوەی دووبارە کردەوە مەسەلەیەکی گرنگە مەسەلەی کورد بۆ خۆی چیەکە ئەو بارودۆخی کە ئێستا هەیە لە ئەنجامی بڵێن دەرهاویشتەی شەڕێکی گەورەیە لە دژی داگیرکردنی کوێت لەلایەن عێراق لە ساڵی 1990 لە 2008 لە ئەنجامی دەرکردنی ماچێک ڕزگار کراوە بەڵام ئەمە بەرەو پێش براوە بۆ بە مۆدێلێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیرانی ئێرانێکی ئیسلامی شیعی لە جیرانی عێراقێکی ئیسلامی زادە لە جیرانی تورکایەکی ئیخوانی لە زۆرینەیەکی ئیسلامی لە ڕۆژاوە مۆدێلێک هەیە لێرە ناوی هەرێمی کوردستانە ئەو مۆدێلە مۆدێلێکی علمانیە مۆدێلێکە کە بەو شێوەی کە هەیە بمینێ زۆر جار زۆر خەڵک هەیە باسی ئەوە دەکە وڵا هەرێمی کوردستان هەڕەشەی لەسەر بەرەو خەتەرە چی بەرەو نەمانە چی شتیوان نییە ئەو مۆدێلە ماوەتەوە کورد حەقی ئیسیفادەی لێ بکە بەڵام ناتوانێت تێچێت ئەوە خۆشبەختانە ئەوە سابتە ئەوەی تریان من لەو فترەی ڕابردوو لە مانگی ئۆکتۆبەر لە دوسێ کۆنگرەی کۆنگرەدا بووم لە بەرلین لە مەدریت و زۆر لە وڵاتانە لەوێ بوون حیزبە سیاسیەکانن لەوێ بوون مەقاماتیان لەوێ بوون هەمویان لە باسکردنی مەسەلەی کورد لە هەرێمی کوردستان نوێنەرایەتیان هەیە لێرە ئەخدوێرەی باوەڕیان پێ نەکە ئەی هەموو قۆنسڵیاتە لە هەرێمی کوردستان چییە کاگە مەسەلە باوەڕ پێکردن ئەدی ئەو هەموو تیمە سەربازیە چییە بۆ ڕاهێنان لە هەرێمی کوردستان ئەگەر باوەڕ ئەدی ئەو هەموو یارمەتی اقتصادیە و سەودا و مامەلەیە لە هەرێمی کوردستان چی ئەگە باوەڕ پێ ناکەن من پێم وایە لە ڕووی اقتصادی لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازیەوە ئەهمیەتی هەرێمی کوردستان لای وڵاتانی لە وڵاتانی دەرەوە زۆر زیاترە لە خۆمان کە خۆمان زەروری ئەو شتانە بکەین ئەوەی کە لە سەرەمە پێویستە حکوومەتێکی یەکگرتووی بەڕاستی حکوومەتێک کە دیاردەی تاکڕەوی تێدا حکوومەتێک کە حیزبە سیاسیەکان لە
اختلافاتی سیاسی ضروریە لەبەرەوەی نظامێکی تعددیمان هەیە نظامێکی دیموکراتیمان هەیە بەڵام لەسەر بەرنمەیەکی موحد کە پێی دەگوترێت بەرنمەی کاری حکوومەت لەسەوە ڕێک بن و لە هەمان کاتیشدا بەرگری هەموو تاکێک لەو هەرێمی کوردستان پێویستی بە یەک هێزی موحدی پەرچەک و باش ڕاهێنراو هەیە و ئەوە نەکراوە تا ئێستا و ناکرێت یەک بەرنمەی 36 خاڵی هەیە لەەن وڵاتانی لە هێزە سەربازیەکانی هاوپەیمانی نێونەتەوەیی لێرە هەیە ئەوە 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵە هەوڵەدەن تا ئێستا ئێمە نەگەیشتون نەتیجەیە کە بتوانین هێزە حیزبەکان بکەین بە هێزێکی ملی و تا ئێمە ئەوە نەکەین ناتوانین سیقەیەکی باش لەلایەن کۆمەلگای نێونەتەوەیی پەیدا بکەین کە ئێمە بەڕاستی لە مەسلەی بەرگری لە خۆکردن بەرگری لە بەرژەوەندەکانی خۆمان و بەرژەوەندەکانی ئەوان ئەوان تۆیان قبولە تۆ دەبی لە ئیش و کارەکان شانبەشانی بەرژەوەندەکانی خۆت بەرژەوەندەکانی ئەوانیش ئەگەر پارێزراویش نەبی دژایەتی بەرژەوەندەکانی ئەوان نەکەیت من پێم وایە تا ئێستا لەوە سەرکەوتو نەبووینەوە ئەگەر بەردەوامی لەسەرەوە زەرێ دەکەین باشە کاکسادی ئێستا ناوی وڵاتێکی دیکە کە زۆر زەقراوەتەوە لە ناو عێراقا دێتە بەرباس ئەویش پرسی چینە چین لەکوێ معادلە سیاسیەکەی جیهانە لە ناو هەرێمی کوردستان و عێراقا و داهاتووی هەرێمی کوردستان و عێراق لە چوارچەوەی ئەو ململانی سیاسی و ئابووری و تەکنەلۆژی کە لە نێوان ئەمریکا و چینە بەرەو چین فیلە خەوتوەکەیە فیلە خەوتوەکەیە دەوڵەمەندترین وڵاتە و یەک لە وڵاتانەیە کە نزیکی هیچ شەڕێک نەکەوتوتەوە تا ئێستاش کە لایەن پچ دەرێ ئێمە وڵاتێکی نامین نیوەی ئەفریقیاشی کڕیوە ئێستا لە ئەوروپاش زۆربەی زۆری ئەوانەی کە بە بزمان نەکوتراوە لەسەر مێت ئەوانش دەکڕێ چین وڵاتێکە کە ڕاستە ئێستا و کێشانەی کە لە ڕۆژهەڵاتی دوور هەیە جنوب شەرقی ئاسیا هەیە ئەمانە هەمووی مینن لە ڕێگایی ڕۆژێک لە ڕۆژان کە چین بێوێ فشارێکی زیاتر بێنێ وە چین هەم ئەمریکا و هەم وڵاتانی تری ئەوروپا ڕاستە و خۆ وەچین لە عێراقا تا ئێستا پەیوەندیەکی اقتصادی ڕێکەوتنامەیەکی اقتصادی لەسەر چین زۆر قازانج بەخش دەبێت بەخش دەبێ زۆر باشە کاک دکتۆر لەسەر پرسی ئەو ڕێکەوتنەی کە بینیمان لە ئێران کرا لەگەڵ تورکیا و هەروەها لە چین دواتر ناوی چین هاتەوە بەرباس لە نێو عێراقیشدا دواتر ڕێکەوتنیشن ڕۆژی ڕابردووی وەزیرانی بەرگری تورکیا و رووسیا و سووریا بۆ من زۆر گرنگە ئەم بابەتە چونکە ئێستا مۆزوعێکی گرنگکە لە جیهانە باسی لێوە دەکرێت کۆی ئەم ڕێکەوتنانە کۆی ئەم کۆبوونەوە و سەفقاتە سیاسیانە گەرناوی بنرێت کورد لەکوێ خۆیە بینێتەوە دەشێت ئەو هەژمونانی کە لە ڕابردوون تۆبارانەکانی هەرێمی کوردستان و کۆمەڵێک پرسی دیکە هاتە ئاراوە لە ساڵی ئایندەیە چاوەڕێشتی دیکەکەین لە ناو عێراق و هەرێمی کوردستانە ئۆکەی جەنابەت باسی ئەوەکەی کە کورد دوای ئەوە ئەمهێنیتەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق ئەگەر باسی کورد بکەی بە شێوەیەکی گشتی ڕاستەکەی تۆ لە بەردەم دوو مۆدێلای مۆدێلی ڕۆژئاوای کوردستان لەگەڵ مۆدێلی هەرێمی کوردستان من پێم وایە بەپێی هەموو سیناریۆوانەی کە ئێستا دائەنرێن بۆ 5 ساڵی داهاتوو هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەیەکی وجودیان نییە هەموو ئەوانەی کە باسی هەڕەشەی وجودی ئەکەن لەسەر هەرێمی کوردستان وان نییە هەرێمی کوردستان ئەمێنێتەوە هەم عراق پێویستی پێێتی هەرێمی کوردستان بێنێتەوە هەم تورکیا پێویستەتیە هەم ئێران پێویستەتی هەم وڵاتانی کەندا و پێویستەتی هەم ئەوروپا و هەم ئەمریکا هیچ کەسێک بەرژەوەندی لەوانەیە کە هەرێمی کوردستان وەکو وجود نەمێنێت بەڵام ئەوەی کە ئێستا ئەمێنێتەوە ئایا هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک هەڕەشەی استراتیژیای بێگومان لە بەردەم کۆمەڵێک هەڕەشەی استراتیژیای ئەم دوو هەڕەشەیە جیاوازن هەڕەشەی وجودی لەگەڵ هەڕەشەی استراتیژی هەڕەشەی جەنگی پاکەکە و تورکیا هەڕەشەیەکی استراتیژین بەسەر هەرێمی کوردستان دیموکرات و کۆمەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەڕەشەیەکی استراتیژین بەسەر هەرێمی کوردستانەوە مەسەلەی پرسی داعش هەڕەشەیەکی استراتیژیە بەسەر هەرێمی کوردستانەوە یەکلا نەکردنەوەی با بڵێن جێناکۆکەکان لە نێوانی ناوچە جێناوەکان لە نێوانی باغا هەڕەشەیەکی استراتیژین مەسەلەی یەکلانەکردنەوەی پرسی نەوت و غاز و ئەمانە لەگەڵ بەغایە هەڕەشەی استراتیژین هەڕەشەی استراتیژیش لە ناو خۆمانە دیسانە و بورە دووبارەی ئەەکەم هێوی خان
بەڕاستی حەقا ئەنی هەموو ڕۆژێک بەرنامێکی لەسەر بکرێ مەسەلەی وەزارەتی پێشمەرگەیە بە هیچ شێوێ بە مطلقی حەزەکەم ئەم ڕستەیەم لێوە بگری بە مطلقی قابلی قبول نییە حیزب لە کوردستانە چەکداری هەر بە مطلقی یا تۆ دان بە هەرێمی کوردستانە نانی حکوومەتی هەرێمی کوردستانە نانی هەڵی بۆشنەوە کاکە یا دانی پیانی ئەبێ حیزب پێشمەرگەی نەبێ ئەبێ حیزب چەکداری نەبێ وەک چۆن قبول نییە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە منەظەمەی بەدر بێت کە عەسایبی ئاهلی حەق بن کە حیزکەتائیبی حیزب الله هەبن ئاواش قبول نییە هیچ حیزبێک لە هەرێمی کوردستانە چەکداری هەبێ یا ئەبێ هەموو ئاخر چەکداری حیزب تەسلیمی وەزارەتی پێشمەرگە بکرێ بەپێی بەرنامە و پرۆگرامێکی تایبەت و ئێمە ئەگەر ئەمە نەکەین ئەو کاتە هیچ جیاواز کۆمەلگای نێودەوڵەتی حەقی خۆیەتی جیاوازی نەکات لەگەڵ منەظەمەی بەدر و پێشمەرگەی حیزب بە هەرێمی کوردستان ئەوەش هەڕەشەیەکی جددیە هەموو دیالۆگ و گفتوگۆ و کۆنفرانس و سیمینارەکان لە ئەوروپا کە من ئەیکەم یەکێک لە مەترسیەکان بەردەوام دووبارە ئەبێتەوە کە چەک نادرێ وەکو پێویست بە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەترسن ئەو چەکانەی کە ئەدرێ بە پێشمەرگەی حیزب دوای ئەوە لە جەنگێکی ناوخوا لە بەرامبەر کۆمەلگای کوردستان خودی کۆمەلگای کوردستانە بەکاربێن ئەوە خەتەرە ئەنجا ئەمەوێ بڵێم ئەو کۆبوونەوەی کە تۆ ئاماژەت پێدا لە نێوان تورکیا و سووریا و بەناوشیوانی رووسیا بەڕاستی کۆبوونەوەیکی زۆر زۆر گرنگە بۆ چونکە ڕۆژ ئافای کوردستان وەکو کیانێکی دەوڵەتی نافەرمی دانپێنرا و ئەخاتە بەر مەترسێکی زۆر زۆر گەورەوە و ئەکرێ هەندەسەی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بگۆڕ. زۆر باش زۆر باشە زۆر سپاس دکتۆر عادل ئەمە ئەکەمە دوا پرسیار کاکسادی چونکە هیچ کاتی بەرنامەکەم نەما ئەمەیان لەسەر ئاستی حیزبی لێتە پرسم ئامادەبوونت بە دەرفەت وەرەگرم پەیوەندیەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستانە چۆنە؟ پەیوەندیەکێتی نیشتیمانی کوردستان لەگە پارچەکانی تر لە هەر لە دیر زمانەوە لە زمانی لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانیەوەیەکێ لە مارکە ئەساسیەکان یەکێ لە استراتیژە گرنگەکانی یەکێتیەوە بووە سیاسەتی کوردستانی ببێ چه خەڵکی کوردستان بتۆن ناوێکێتی وەکو ئەندام ئیش خۆیان بکەن لە چوارچێوەی سیاسەتی یەکێتی و چه هەرێمی کوردستان لە کاتی پێویست بە پێی بەرژەوەندی باڵای ملەتەکەمان سیاسەتی نەتەوەیی هەبێ لە مقابل پارچەکانی تری کوردستان و ئەوە بەردەوام بووە ئەکید ئەوە ناتوانری بە پێی خواستی هەر تاکێک بێ لە هەمان کات کە یارمەتی پارچەکانی ترە دەیت لەسەر پارچەکان کە دێنێ جواب لە هەمان کاتیشدا دەبی بڵێن یەکێتی حاکمە لە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنێکی تر و مەسئولە لە ژیانی 5 میلیۆن کەس ناتوانین مخاتەرە بە ژیانی 5 میلیۆن بکەین لە پێناوی بەڵام لەو جیانەی کە پێویست بووە بە تایبەتی سەفەری ئەخیری بەڕێز کاک بافل بۆ ڕۆژاوا لەگەڵ کۆبوونەوەی لەگەڵ هاوپەیمانان و هێزی دژە تێرۆر و کۆبوونەوەی لەگەڵ PYD و سەرانی دامەزراوی خۆسەری لە ڕۆژاوا بەشێک لە و سیاسەتیەکی من زۆر سپاسی ئامادەبوون دەکەم کاک سعدی بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەنجای مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق زۆر سپاس دکتۆر بۆ ئامادەبوونی جەنابی شەیخ